دور تأثير قناعتت بيت زور يعني يكتينا ناسن أو جنزاني تازر رجعني هذا زور يعني يكتينا ناسن ماما صايد ناسي ماما صايد أمن ماما صاخين ناسم بيعيشي زور ناودارة بيعيشي بريزة سيدان بعض ماما صاروا خوش كروا أري والله بتبعاتي من خوش كروا لشون دلديت يا لها مو قاعدة كانم دي ولا مو كاميرا كام دادي وبيعيشي بتوانايا يعني متابعي قاعدة كورة دوي دانية هذه كاري ناكري والله خوب شاي وبقوراني هارب بوها مشتكي عاد أمن كورة هذه بعصم نكراوها تاوتو خيانم بوا والله تاعتو خيانم بوا أري وكيف يخوم مدري يخوم نكر وقت يعني جيشتي عواتي خوشت أري بخوي أري والله يا ربي خزانك ما هو إن شاء الله أري والله خزان ما هو خزان زوج بريز محترمة صلاة ورزي بنانيري بري والله ليلة صلاة جريم بو خزانكم ناوي سيا ناوي آمينة كانوا مبرد صلاة بو آمينة خاني خزان ما تشاوي ما لكم داوای وتنکی دی خوانه خواسته نه والله دوام نکردوه نه بخوای دوام نکردوه لبرای زور نکن برای زبوه زور باشه زور باشه ما بس السلام عليكم السلام ورحمة الله بينمتو لنا أو بحارة قشتي يسوي ويدي خلق دولة الإداء وبيننا أو بجلي خوش عالم على كل ديوات دين برامبر ده أنيشن تبع ما كتبه وجنزانه تعسند جمهوري ده جمهوري كتشوني برحمة كانت شون الناس والله سپاس بخوای گەورە من زۆر بەرەو سەرکەوتن پێشکەوتن دەڕۆم بەڵام بە جەمهورەکەمەوە بە جەماوەرەکەمەوە بە دڵنیاییەوە و هەرتووک لە تەواوکەری یەکترن وەکە من جوانم بە خەڵکەکەیەوە جوانم کە من جوانم کە من سەرکەوتن بە خۆمە دەبینم بەهۆی جەماوەر و خەڵکی کوردستانەوە بە هەموو هەوادارەکانمەوە و بە کیژۆڵان بە کڕۆکان ئیدی ئەوانیش هەوادارن بە شێخۆ ئای چۆن گوڵم جا ئەوە هیواداری شەمەر سەرکەوتوون ئەتوو تا چەند دڵخۆشی کە ئەبینی ئەو گەنجانە و ئیدی ئەو بەتەمەنانە و ئیدی مام ناوەندەکان و هەموو دەورەت لێدەن تا چەند دڵخۆشی چی پەیامەچی بۆیان من زۆر دڵخۆشم ئەوڕۆ بە بۆنەی ئاهەنگ و حەفلەی ڕۆژی باوزێ و خزمانی باوزێ لێرە هەمویان کۆبوونەوە خڕبوونەوە بە بۆنەی حەفلەی لە بۆ گوندەکەیان وەجا من تەمەنا دەکەم لە هەموو گوندنشینەکان لە هەموو ئەوانەی کە لە گوندەکانن ئەوانەی کە لادێکانیان هەنا و هەمویان ئاوا وەکو خزمانی باوزێ حەفلێشی بژێرن لە بۆ گوندەکەیان ئەو گەنجانە ئەو هەموو هەواداری بەخێر بێن سەر وەڵای جالو خۆیان بە هەڵژێرن گۆرانیمان زۆرە گۆرانی سەریع بێ خاو بێ مقامات بێ چی سەریع بێ سەریع گۆرانەکەی سەریع بەچاوان وانەکە زۆر سەریع بێ بەچاوان های بۆ دڵم بۆ دەخوێنم لەو بەندانە پێک دێنم لە بۆ خزمانی باوزێ هەر هەموو بەخێر دێنم ئەوڕۆ عەفلەیە لێرە شایێ هەڵدەپەڕێنم ئەوڕۆ عەفلەیە لێرە خاڵشی هەڵدەپەڕێنم بە بەند و بە گۆرانی ئەمنی شایێ پێک دێنم لە بۆ خزمانی باوزێ ڕێز و سڵاوێک دەنێرم هەر هەمویان بەخێر بێن هەر هەمویان بەخێر بێن ئەلەو دێخەنزیلانە چونکە ئێرە باوزەیە نادرۆیە نابختانە گوێت لە من بێ ماماسا دەڵێم لەو کەلیمانە ئەو بەرەو بەرێش ناکەم لا خەولاخی لێ ناکەم تازە دڵداری ناکەم وعدێکم بەخوا داوە حەس لە بێواژن ناکەم وەڵاهی وەبیلاهی تەماشای کچۆڵان ناکەم بەڵێ ئەوەش نازەرە تۆ بێشی بە حاق دەکەم شەربێ لەمە و دوا مامەستا وەکو خوشکمیان سەیرکەم بۆ دڵم بۆ دەخوێنم لەو بەندانە پێک دێنم هەر بە یادی مامەستای کامیرەی بەخێر دێنم بۆ کاک بەختیار بێناسی بۆ کاک بەختیار بێناسی بۆ ئەوێ دەڵێم بە قسووسی ئەمنیشە تۆ دەعوەت کەم ڕۆژێکی بە گۆشماسی مامەسا دەعوەتت دەکەم ڕۆژێکی بە گۆشماسی خزمەت داینە گوڵم هیوادارم بە دڵیان بی ئینشاءڵڵا ئەوە گۆرانیشی کت و پڕ بوو گۆرانیشی کرد هەڵ نەپوچراو بوو کت و پڕ بوو دا گۆرانیم زۆر هەیە ماشەڵڵا وەڵڵاهی مامەسا بڕواتان هەبێ مامەسا قاتی کوردی زۆر جوانە بەڵام ئەمن کەم قاتی کوردی دەپۆشم وەڵڵاهی شەر بێ بۆ خۆم زیاتر بەو بەرگەی ڕاهاتومی با قوربانت بم دەگەڵەوە لە کات ناگرین پێم خۆشە دەگەڵ کاک بەختیار بێناسی ئێوارێ دەعوەتی من بن پیاوی چاو لە خزمەتتدا ئەو لاقیتە هەر لە تو جوانە کامیرەکەش هەر لە کاک بەختیاری جوانە بەڕاستی کامیرەوانێکی جوانە یا ڕەبی خوای گەورە بە ئێمەی بێڵ ئینشاءڵڵا